هەر سەبارەت بە ژمارەی پورەی هەنگ لە هەرێمی کوردستان کە دەبینین کۆی گشتی 592 پورەی هەنگمان هەیە لە هەرێمی کوردستان کە گرنگن لە هەولێر 400 پورەی هەنگ و لە سلێمانی 115 لە دوهۆک 66 و لە هەڵەبجە 1900 و لە گەرمیانیش 9.4 ئاماژە بۆ دەکرێت کە بابەتی پورەی هەنگ گرنگی تایبەتی خۆی هەیە کاتێک کە هەنگاوانان بیانەوێت بەرهەمێکی باشی هەنگوینیان دەستکەوێت یعنی ئەبێ گرنگی زۆر بە پورەی هەنگ بدرێت هەر سەبارەت بە بەرهەمی هەنگوینی خۆماڵی لە کوردستان بە تۆن ئەگەر باسی بکەین با بزانین ساڵ لە دوای ساڵ ئاستی بەرمێنانی هەنگوین بە تۆن لە چه ئاستێکدا بووە کۆی گشتی ئەو هەنگوینەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێت ساڵانە دەگاتە سەروی 853 تۆن ئەمە ساڵ لە دوای ساڵ زیادی کردووە لە هەولێر 500 تۆن بەرهەم دێت لە سلێمانی 202 تۆن و لە دوهۆک 133 تۆن و لە هەڵەبجە 1.5 و لە گەرمیانی 16.5 یعنی هەولێر ژمارەی پێوانەی لە بەرزی بەرەمهێنانی هەنگوین تۆمار کردووە و هەم لە ڕووی ژمارەی هەنگەوانیش هەر باسمان کرد هەولێر زۆرترینی هەیە بەڵام وەک باز دەکرێت کە هەنگەوانان کێشەی بە بازارکردنی بەرهەمەکەیان هەیە و لەمان کادا داوا دەکەن کە بەرهەمی هاوردەکراو لە وڵاتانی دراوسێەوە لە وڵاتانی دیکەوە قەدەغە بکرێت بەوەی بتواندرێت بەرهەمەکانی خۆماڵی لە ناوخۆ ساغ بکرێتەوە بۆ قسەکردنی زیاتر لەسەر بەرمێنانی هەنگوین و بازاڕی هەنگوین لە هەرێمی کوردستان و ئەو هەوڵەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەیدات بۆ بە بازارکردنی بەرهەمی خۆماڵی بە تایبەتی هەنگوین هەنار و بەرهەمەکانی دیکە ئەمە ئێستا کاری لەسەر دەکرێت و بۆی بمانەوێت زیاتر قسە لەسەر هەنگوین بکەین بە میوانداری عارف شێروانی سەرۆکی تۆڕی هەنگاوانانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت کاکە عارف زۆر بەخێر بێ سپاسان دەکەم ئەو داتانی کە باسمان کرد لە گرافیکەکە ئەمە وەزارەتی کشتتوکاو سەرچاوەکانی ئاو بڵاوی کردوتەوە تۆ چ زیادەتی لەسەر تێبینێکم هەبوو لەسەر ئەو ژمارانە چونکە ئەو ژمارانە گشتیان تەقریبینە و خۆی لە خۆیدا دەبی سەرژمێرێکی سەرتانسەری بکرێتن بتوانن داتاکە دەربین ئێمە چەند ساڵێکە ئەیکەین وەکو تۆڕی هەنگەوانان بەڵام ژمارەکان تەقریبین چونکە ژمارەی هەنگەوانانی پارێزگای سلێمانی کەم بوو کە 1900 تقریبان خۆی لە نزیکەی 3000 هەنگەوان دەداتن و بەرهەمەکەشیان ئەو ئەمانە هەنگەوانی فعلین یعنی پیشیان هەنگەوانە یا خۆت پیشێکی دیکەیان هەیە بۆ منە هەنگ خۆی هەنگەوان ڕێ هەنگ و هەنگداری ڕێ لە ئەوەی ناگریتن زۆر کەس هەیە مەسەلەن دەبینی دوو ئیشی هەیە بەڵام هەنگیش بەخێو دەکەت چونکە وەرزێک تقریبان هەنگ لە متبووددایە پێویستی بە ئیشکردنیە لە وەرزستانە بۆیە خاوەن هەنگەکە بۆ بژێوی ژیانی خۆی هەولێکی تریش دەدات ئەی لەبارەی بەرەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستان ساڵانە چەند تۆن بەرهەم دێت بەخۆی هەنجینی سروشتی ساڵانە لە زیاد بوون و کەم بووندانە دەگەرێت و سەرکەش و هەوا ئەم ساڵ بەرهەمی هەنجین یەکجار زۆر بوو بەڵام لە شوێنە نزمەکان و شوێنە دەشتایەکان بە پێچەوانەوە کە لە کوێستانەکان نەبوو هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم ساڵ ڕەشەبای زۆر تند هەبوو لە کوێستانەکان و هەواش سارد بوو بۆیە هەنگ لە کوێستان نەیتوانی وەکو پێویست شیلە کۆبکاتەوە هەنجین کۆبکات بە نزیکەی چەند ئەم ساڵ بەرهەم دێ ئەم ساڵ تقریبان 800 تن بۆ 850 تن هەنجین هەبوو لە تێکرای هەرێمی کوردستان هیچ جیاوازێک لە نێوان ئەم ساڵ و ساڵی ڕابردوو لە ڕووی زیاد و ئەم ساڵ زیاتر بوو پارسال 700 تن هەنجینمان هەبوو کە بەو شێوەیەش دیاری کرابوو 500 تن پارسال لە پارێزگای هەولێر بوو 150 تن لە پارێزگای سلێمانی بوو 50 تەنیش لە دهۆک بڵێ کاک عارف تۆ زیاتر لە هەنگاوانان نزیکی ینی ئەوان کێشەی سەرچیان چییە ینی چۆن بتواندرێت حکوومەت هاوکاریان بکات لە بەرەمهێنان لە کێشەی سەرەکی زۆرن هەر خاڵێک نییە بە دەمێک باس ناکرێت کێشەی سەرەکی کە هەنگەوان لایتی یەکەمیان ساختکردنەوەی بەرهەمە بڵێ کە هەنجینیش لە وڵاتی خۆمان نرخەکەی زۆر لەسەرەیە بە پێچەوانەی وڵاتانی دیکە و لە هەمان کاتیشدا هەنجینی کوردستانێکێکە لە هەنجینارە باشەکانی جیان کە داواکاری زۆر لەسەر هەیە ئێمە پارساڵ توانیمان هەنجینی کوردستان 51 تەن
هەناردەی ئیماراتی عەرەبی بکەین جاویەکتان 50 بەڵام ئەم ساڵ چونکە نرخەکەی زۆر دابەزی نەمانتوانی بنێرین بەو نرخەی کە ئەوان داوا دەکەن لەبەر ئەوەی لە هەموو وڵاتەکان هەنجین هەبوو هەنجین زۆر بوو بۆیە داواکاری لەسەر هەیە بەڵام بەو نرخەی کە خۆیان دەیانەوێت باشە ئەی ئەمساڵ ئەم ساڵ ئەوەی هەیە هەمووی لە دەستەخوانە ئەم ساڵ نرخی دابەزیوە پارسال نرخی باش بوو چونکە هەنجین لە وڵاتانی دەور و پشتی خۆمان هەنجینی سروشتی کە لە تاقیکا دەربچی کەم باشە ئێمە کوالیتەکەی باشترە و جۆرەکەی باشترە ینی نرخیان نابێت جیاوازی پێ بکرێت خۆی هەنجینی کوردستان ئێمە نین کە هەنگەوانین ئەمە بەرهەمدێنین کەش و هەوای کوردستانە موقعەت جوغرافیای کوردستانە کە لەبارە بۆ بەخێوکردنی هەنگ سروشتی کوردستانە کە ئەو هەنجینەی لێ بەرهەم لە تاقیەکان دەردەچێت هەنگوین هەنجینی کوردستان لە هەموو تاقیەکان دەردەچێت بۆ چەندین جاریش ئێمە لە پێشبڕچەی نێودەوڵەتی و وڵاتە عەرەبیەکان توانیمانە پلەیەکەم بەدەستبێنین زۆر سوپاس عارف شێروانی سەرۆکی تۆڕی هەنگاوانانی کوردستان سپاس کە لەگەڵمان سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو میوانداریست